لا شاری سلێمانی لەلایەن ڕێکخراوی کوردستان دیالۆگ مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی پەرتووکی شۆڕشی پیسەسازی چوارەم کە لە ئامادەکردن و وەرگێڕانی پرۆفیسۆر نەزاکەت حسێن بوو سازدرا. ئەم کتێبە باز لەسەر ئەو شۆڕشەیە کە گەشەی تەکنۆلۆژیا پێشڕەوی دەکا، باسەکە باسی بەرهەمهێنانی کاڵا و شمەک و تەکنۆلۆژیان نییە وەک شۆڕشی پێشسازی پێشوو، بەڵکو باسەکە باسی بەرهەمهێنانی مرۆڤ و هۆشی دەستکرد و زیرەکی دەستکرد دەکا. لە 3 ساڵی کارکردنی ڕێکخراوەکەمانە زۆرترین کار و چالاکیمان لە بواری چاپکردنی کتێب و ناساندنا بووە. چەندین کار و چالاکی ترمان هەبووە لە بواری هونەریە یاخود لە بواری پەروەردەیە، بەڵام زۆرترین ئێمە زیاتر جەختمان لەسەر ناساندنی کتێب کردێتەوە لەبەرەوەی بە کەلتورکردنی خوێندنەوە ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەمانە، هەروەها خزمەتکردنی ئەدەبی کوردی و هەروەها خزمەتگەاندن بە نووسەرەکان و ڕێزلێنان لە نووسەرەکانی خۆمان بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە خوێنەری کورد بکەن جارێکتر. هەر لە مەراسیمی ناساندنی کتێبەکە لەلایەن نووسەر ئامانج عەبدوڵڵا و دکتۆر کاروان عەبدوڵڵا خوێنەوە بۆ پەرتووکی شۆڕشی پیسەسازی چوارەم کرا و هەوڵی نووسەر لەم کتێبەیە هەر لە پێشەشەکەیەوە دەرەکەوێت، پێشەشەکەی خۆی نووسیوێتی نووسەر وەکو کتێبی ئێمە زۆر کتێبی ترەیە کە بەریەکەین پێشەشەکەی کەسیشکەی نووسێت، چکەوە گەوترێ پێشەشی هەمیشە لایەتی دەستی خوێنەرە بۆی ناواخنی ناو کتێبەکەی پێ پشتینێک بۆ ناوەخی ناو کتێبەکە بکە ئەوی کەتیاتی کەشفی بکە، بەڵام نووسەر لە پێشەشەکە شاوی نەشاردوتەوە کە هەستی پێەکەین بە زمانێکی سادەگۆ هەوڵەیە هەموو ئەو بابەتە قورسانەی کە لێرەیە هەوڵیاوە بە زمانێکی زۆر سادەگۆ بۆ ئێمەی شی بکاتەوە و نمونەگەلێکمان بۆ ئێنێتەوە بۆ خاتریەوەی کە ئێمە نەکەوینە ناو چاڵی گومان و زمانی ئاڵۆزەوە. ناونیشانی کتێبەکەی بەڕێز پرۆفسۆر دکتۆر نەزاکەت لای هەمومان ڕوونە بابەتی شۆڕشێکی بێدەنگ و نەرمە کە هەمومانی تێکەوتوین ئینجا لی ڕاچڵەکاوین. پاشان سەرنجی خودی ئامادەکار و وەرگێڕی پەرتووک لە کۆتایی مەراسیمی ناساندنی کتێبەکە خرایەوە بەر شرۆڤ و دواتر کتێبەکە پێشکەشی ئامادەبووان کرا. لە ڕاستیە هەرگیز ناتوانم بڵێم لە کتێبێکی ئاوا بچووکە حەقی شۆڕشێکی ئاوا گەورە میاوە، توان بڵم قەترەیەکی ژنێ لە دەریایەک، بەڵام بەس ویستومە دەواازەیەک بێت بەس بۆ ناساندنێکی ئەم شۆڕشە و هیچ شتێکی تر، چکە زۆر لەوە گەورەترە و بەردەوام ڕۆژانە ئەم شۆڕشە داهێنانی ترە دروستەکە، ژیانی تر دروستەکە، گۆڕانکاری تر دروستەکە، شێوازی تری بەرهەمهێنان و ژیان دێنێتە ئاراوە. ئەوەی من سەرنجی ڕاکێشام ئەم شۆڕشەکانی پێشوو ئالەتیان بەرهەمێنە، ئەم مرۆڤ بەرهەمێنێ. کاتێک کە مرۆڤێک مرۆڤ بەرهەم دێنێ، ئەو مرۆڤەی کە ئیتر ئێمە لە کتێبەکە من باسم کردووە، ئەو مرۆڤە لە دەرەنجامی دزین و هاکردنی هۆشی تۆ و زانیاریەکان و داتاکان و زیرەکیەکەی تۆ ئەبات ئەیکاتە مرۆڤێکی تر ئەوە بێتەوە بە جێگرەوەی تۆ. ئەوە سەرنجی منی ڕاکێشاوە، بابەتێکی ئاڵۆزە، بابەتێکی قوڵە، بابەتێکە زۆرتر خوێندنەوە و کتێب و دیراسی زیاترێوێ لەسەری بکرێت. چۆمان خەسرۆ سلێمانی تیڤی.